سەرسەر و سەر چاوانمان ئەمڕۆ 25 نۆڤەمبەر ڕۆژی توندوتیژی ژنانە لە هەموو جیهان ڕێکخراوی ڤیان بۆ داکۆکیکردن لە مافەکانی ژیان هەڵدەستێت بەم لە چەند بەشێک پێک هاتووە ئەویش شانۆگەریە میوزیک هەروەها چەند وتەیەک لەلایەن چەند بەڕێزێکەوە مناهضة العنف ضد المرأة. بسم الله الرحمن الرحيم. قال الله تعالى: هو الذي خلقكم من نفس واحدة وجعل منها زوجا يسكن إليه. احنا اليوم مناهضة العنف ضد المرأة 25 نوفمبر بدأ في الأمم المتحدة في سنة زمن التسعينات 1999 وبدأت اليوم 25 نوفمبر إلى 16 أو 17 ديسمبر وكانت الحملة مالته مدة 16 يوم. الهدف من هذه الحملة مناهضة العنف ضد المرأة هو رفع المعنويات والتوعية للنساء إنه خلي صوتك مسموع وليس مقموع، لا للضرب، لا للعنف، لا للحرق، لا للقتل، لا محاربة المرأة جسديا ومعنويا وفكريا. وبيني إلى مكتب رقصة طفل کاتی پەروەردەکردنە ئێمە زۆر جار ئەو قسانەی کە لەگەڵ مناڵ ئەیکەین بۆ نموناڵی تۆ بەهێزی بە کوڕەکە تۆ پشت و پەنامی تۆ ئەوەی بەیانی مەسەلەن دوو بەیانی من شتێکم لێبێت تۆ ئەتوانی بەخێم بکەیت تۆ ئەتوانی ئەرک و ماف و بەڕێوەبردننی ئەم خێزانە هەمووی لەسەر تۆیە بە کوڕەکە دایمە واڵێ بەڵام بە کچەکە چیڵێ ئەو قسانەی کە لەگەڵ کچ بەکاری هەیە تۆ نازکی تۆ گوڵی تۆوە ئەم کچە ها لە مناڵیەوە هەستەکە کە ئەو شتانەی کە خۆی ئەوێ ئەو ئامانجانەی کە ئەوێت پێی بکە ناتوانێت پێی بکە. يطلع موبايله عندنا وتیان ئێوە بێشەرەفن چەند ویسمان بەرگری لە خۆمان بکەین دادی نەیەین ئێستا بێ کەس ناوین نەکەسەمان ناسێ